بەپێی بڕگەی یەکەم و دووەم لە مادەی 13 یاسای چاکسازی کە لە ساڵی 2020 دەرچووە دەبوو حکوومەت ئەژمارێکی بانکی بۆ گشت موچەخۆرێک بکاتەوە تاکو لەو ڕێیەوە موچەخۆران بە ئاسانی شایستە داراییەکانیان پێ بدرێت و بشتوانن پاکتاوی قەرزی ڕسوماتی ئاو و کارەبای پێ بکەن. بەڵام حکوومەت وەکو زۆر بەڵێنی دیکە ئەو بەڵێنەشی نەبردە سەر. بەپێی حکومەکانی مادەی 13 لە یاسای چاکسازی ئەبوو وەزارەتی دارایی حکوومەت ئەژمێرێک بکاتەوە بۆ موچەخۆران بۆ ئەوی هەموو ئەو شایستە داراییانەی هەیان بۆ لە ساڵانی ڕابردووە بە ناوی لێبڕینی موچە دابەژنەکردنی موچە پاشەکەوتی موچەکەوتۆتە لای حکوومەت لەوێ زامن بکرێ. هەر ئەوەش نا چونکە لە یاسای چاکسازیە حکوومەت بەڵێنی بە خەڵکدا ئەم موچانە خەڵک موچەخۆران نەتوان سوودیان لێوەرگرن. بۆ نمونە یەکەم سوود لێوەرگرتن دانەوەی قەرزی ڕسوماتی ئاو کارەبا بێ. بەداخەوە حکوومەت دەرکەوت ڕازگۆنیە لەگەڵ بەڵێنەکەی. سەرباری نەبردنەسەری بەڵێنەکانی نێو یاسای چاکسازی لەلایەن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ گێڕانەوەی مافی موچەخۆران هاوکات حکوومەت فشاری جۆراوجۆری خستۆتە سەر موچەخۆران و هاوڵاتیان بۆ وەرگرتنەوەی ئەو قەرزانەی لەسەریانە. لەمەشدا کابینەی نوێم نەکات پێچەوانەی بەڵێنەکانی جوڵاوەتەوە بەڵکو بە فشارە ئابووری و داراییە جۆر بە جۆرەکانی هێندەی تر باری سەرشانی هاوڵاتیانی قورستر کردووە. پێمان وایە بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکان شتێکی زۆر باشە. لە سەراستی هەموو دنیا ئەم بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانە هەیە کە لە خزمەتی هاوڵاتیدایە. هاوڵاتی با بڵێن نەجاتی دەبێت لەو بیرۆکراتیەوە لەو ڕۆتینەی کە لە دام و دەستگاکانە هەیە. بۆ نمونە وەکو هەموو دنیا لە ماڵەوە تۆ دەتوانێت بچیتە ناو لاپەڕەی خۆ بە ژمارەیەکی تایبەتی کە پێت دەدرێت بچێ ناو لاپەڕەی خۆت و هەر کەم و کوڕێکت هەبێ بۆ نمونە مەعاملەیەکت هەبێ دەتوانی لەوێوە پێشکەش بکەیت. هاوڵاتیان نکۆڵی لادانی پارەی ئاو و کارەبا و خزمەتگوزاریە گشتیەکان ناکەن. بەڵام چەند پرسیارێک ڕوبەڕووی حکوومەت دەکەنەوە و دەپرسن ئەی حکوومەت کەی قەرزی هاوڵاتیان و موچەخۆرەکانی دەداتەوە، کەی ئەو پارانەی کە بەهۆی لێبڕین و پاشەکەوت و دابەژنەکردنی موچەی مامۆستایان و فەرمانبەرانەوە کەوتونەتە لای دەداتەوە، ئەی کەی 12 موچەی خانەنشینان و کە سوکاری شەهیدان و کەم ئەندامان دەداتەوە یاخود لایەنی کەم. بۆچی حکوومەت ئەژماری بانکی بۆ ئەم موچەخۆرانە ناکاتەوە تا قەرز بەرامبەر قەرز پاکتاو بکرێت؟ ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.